رضا حسین شوفێرێکی تەکسیە لە دووکێ ئەو تەماشەی تۆمبیلا خۆیان سۆتیت یەتەن گوبگوتە ناوی ئەش ئەگەرێ خراپیە پەنزینێ تۆمبیلاوی تەمامی سۆتیە. ئەفساڵە نێزیکی 35 تۆمبیلان لە سنوورێ پارێزگەها دووکێ ئش ئەگەرێن جودا جودا سۆتینە. هەڕازا ژی بۆ یەک جوان زیان بکەتیان کۆ تۆمبیلاوی هەمی سۆت و نەشیا ئەگیری کۆنتڕۆل بکەتن ئەو بەحەس ئەل بێڕوویدانێت کەتن. اش دف محكمة هاتم اش بشريعات اش بلده مرور خلاص بم سحكمة دي مطابقان ده فيري دي كلا بيفا بكوشينين نداري واجري في طعمي بيفا حتى محارقة دي كيري انا شام اثر مسيطر نابم. گەنجێکی ئێزدی پشتیدیتی ئەف تۆمبیلە سۆتی ئیکسەر دیگەل بەشەی ji گەنجان کۆمەک لە سەرجادەیە سەرەکی بوو شوفێری کۆم vekirن. ئەو دەبێژیت ئەس شوفێری نانیاسم لێ وەک ئەرکێکی مرۆڤەتی ئەف کارە کریە. وەک کارێکی ئینسانی ڕام وەک بانجە حێلا و هەمیان ماگۆتەیەک و دوو خدای خێرا هەمیان قبیل کات ڕابوو ماگۆتی دە شارعی گرین و بڵە هەر کەسەوە خێرا خۆ بدات هەر کەسەوە خێر خدای خێرا قبیل کات هاچی هزارێکی دابێت 5,000 دابێت 10,000 دابێت ئەم شوێن هاریکاریەکەی بکەن عەلاقەل بشێت vê taksiya xwe zivrin tucareke dî pêşol ket û biçikêt xwe xudan ket. Wan paran dihêjmêrin evên hatîne komvekirin bo razayê şûfêrê teksiyê. Nûnerê wan gencan got etimavê kêmtir ji nîv demjimêrê da ew şiyan 7 milyon dînaran kom bikin û radestî şûfêrê teksiyê bikin. û parîkariya wan cihêla hemiyan spasiya hemiyat kin Xwedê xêra hemiyan mazin ket kujmê parayê hatiye kom kirin 7 milyon û em şî bijîn keserek 50,000 hata kom kirin û gelek memnûnîn û spasiya xelkê dihokê û dewrobera hemiyat kin Xwedê xêra hemiyan mazin ketin. Et efsala da el sinûrê parêzgeha Dûkê nêzîkî 35 torombêl hatîne sotin ew jî ji egerên cuda cuda. Ev torombêla niha jî hatiye sotin li senterê bajarê Dûkê bûye. Ji ber vê çendî ejmarek ji gencên bajarê Dûkê rabûyne bi komekirina pareyan ji bo xudanê vê torombêlê. Nijar Mihemed Kursat News Duhok.